نەوتان برد ئاوتان برد کارەباتان فرۆشت 32 ساڵە وەک دەوڵەتێکی سربەخۆن چیف شارێکتان لەسەر بووە نەوتان برد ئاوتان برد کارەباتان فرۆشت هیچتان نەهێشت تاکەی ئەو میلەتە بێدەنگ بێت ئەمە وتەی هاوڵاتیەکی ناڕازی دۆڵی خەلەکانە بەم شێوەیە دەردەدڵی خۆی دەردەبڕێت بەرامبەر دەسەڵاتداران 32 ساڵە وەکو دەوڵەتەشی سەر بەخۆوە هەن چ فشارێکتان لەسەر بووە نەوتان برد ئاوتان برد کارەباتان فرۆشت هیچتان نەهێز هەموو باز و دەرامەت و ڕسوباتێکتان لەسەر ئەو میلەتەی داناوە هەتا کەنجی ئەو میلەتەی بێدەنگ بێت جێگری سەرۆکی حکوومەتەکە سەرۆکی حکوومەتی ئیدارەی سلێمانی هەکانەوە 11,000 کەس لەسەر جادەیە والله دەبوو وڵات بەجێهێڵێ والله دەبوو وڵات بەجێهێڵە بڕوە وەک بەشارە سەدی هەر پێنج ناحیەکە دەبێ وەکو ئەوسابێ سەرەڕای کۆبوونەوەیان لەگەڵ قائیمقامی دووکان نوێنەران و هاوڵاتیانی ناڕازی دۆڵی خەلەکان ئامادە نەبوون ئەو ڕێگایە بکەنەوە کە ماوەی 10 ڕۆژە بەڕۆی ئۆتۆمبیلەکاندا دایان خستووە و کۆبوونەوەکەش بێ ئەنجام بوو وەک خۆیان دەڵێن ئەوان بەڵێنی بەکرداریان دەوێت گەرنا ڕێگاکە ناکەنەوە تەواو ئەو قەرارانێککە ناوم پێمان گوتن بۆ مەجێبەجێ نەکەن ڕێگاکە ناکەینەوە ڕێگاکە بە حسابی خۆیان لەبانیەوە ئەوان دەست بەکار دەبن بەکانێکی باش دێن لەو جادە ئیش دەکەن پێمان خۆشە ئەمەش چاودێریان دەبین بەسەریانەوە بۆ کارەبایەکەش ئەوان 3 سعات کارەبایان بۆ مەزیاد کردەوە بە 3 سعات قایلین بۆ کارەبا کارەبامان دەبێت بە هەر پێنج ناحیەکەی قەزای دوکانەوە دەبێت هاوسا بێت وەکو یەک بێ ئەوە نەبێت جیاوازی لەو ناحیە بۆ ئەو ناحیە هەبێت دەبێت ئەمە پاداشێکمان داونەتی ئەوە ئەمە جێبەجێکەن لە سعات 4 بۆ 7 بانی کردیان باشە ناکرد ئەمە بە هیچ شێوەیەکی زیادەکە ناکەینەوە ئێمە بەردەوامی لە ڕێگاکردنەکە نوێنەری خۆپیشاندەرمان هەیە و بەردەوامیشین هەتا وەڵامێکی ئەرێنی وەرنەگرین و تا وەڵامێکی دەقیق وەرنەگرین بە هیچ شێوەیەکی ئێمە سازش لە ماف و داواکاری خۆمان ناکەین قائیمقامی دووکان دەڵێت گەر کەش و هەوا گونجاو بێت لە ڕۆژانی داهاتوودا دەست بە کارکردن لە پرۆژەی ڕێگای چوارقوڕنا دووکان دەکرێتەوە بۆ ئەوەی لە ماوەیەکی نزیکدا پرۆژەکە تەواو بکرێت ولا ئەمڕۆوە گەشوها گونجاو بێت لە ڕۆژانی داهاتووە پرۆژەکە دەست بەکارە بێتەوە و کۆمپانیای جێبەجەکانی کە ئێستا لەگەڵ ئێمایە ئەوانیش کە خۆیان لێرە دواتر ئەگەر پێویستکە قسە بکەن لەسەر جێبەجێکردنی پرۆژەکە پرۆژەی دووسایدکردنی نێوان خەلەکان دووکان دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە لە نزیکی کاتدا هاوڵاتیانی دۆڵی خەلەکان بەر لە 10 ڕۆژ ڕێگای سەرەکی ئیدارەی ڕاپەڕین بۆ قەزای دووکانیان بەڕووی بارهەڵگرەکان و پاشان تەواوی ئۆتۆمبیلەکاندا داخست بەهۆی خراپی ڕێگاوبان و کەمی کاتژمێرەکانی کارەبا هاوکات ماوەی 3 ڕۆژیشە بە هەمان شێوە هاوڵاتیانی ناحیەی بنگرد و خدران ڕێگاکەیان بە هەمان هۆکار داخستووە لە ئێستاشدا سەرجەم ڕێگا سەرەکیەکانی ئیدارەی ڕاپەڕین بۆ دووکان سلێمانی داخراون و هاتوچۆ پەکی کەوتووە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام سنووری ناحیەی خەلەکان